ئێمە قیومان نییە حیزبایەتی لێرە بەهاناوەچوونی هاوڵاتیان گرنگە لێرە ئەوە گرنگە بڵین ئێمە هەموو پشتیوانی خەڵکی چەمچەماڵ و کەلار و پیرەمەگرون و تەقتەقین و بە تەنیا بەجیان نایڵین. لە دوێنێەوە کەمپینێک بۆ هاوکاری هاوڵاتیانی چەمچەماڵ ڕاگەێنراوە لە شاری سلێمانی لە ئەمنە سوورەکە و هاوکاریی زۆر هاتەوەی کەی بینن لێسادا دووبار هەڵگراتوتە ئێرە تاوەکو پێداویستیەکان کۆبکرێتەوە و ڕەوانەی ئەوێ بکرێ کە لەسەر جەمچینی توێژەکانەوە ئەم دوو ڕۆژە هاتوون بۆ هاوکاری کاگاو ڕێسڵاو لێ بێ سەرچاوەکەم شەنێک هاوکاری کۆکراوەتەوە بۆ هاوڵاتیان. پێشێکی بە خێراتنتانەکەم زۆر دڵخۆشم کابینم لە بەیانیەوە بەڕاستی ینی بۆ ساتێک ناتوانین بۆستین بە سەدان ئۆتۆمبیل هاوڵاتیان شۆفێری تەکسی سیارەی خسووسی سیارەی بار کومبارێنن فەرشێنن بەتانیێنن خۆراگەێنن زۆپاێنن بەڕاستی ئەوەندە دڵخۆشم کە من بەشداری حەو کەمپینم کردووە بەڵام ئەم کەمپینە زۆر جێگەی دڵخۆشیە لە کاتێکە خەڵک ماندووە خەڵک بێ پارە و پولە موچە دواکەوتووە بەڵام ئەوەی کە لە خەڵکی سلێمانی و لە شار و شارچکانی دەوروبەری سلێمانی بینین بۆ بەهاناوەچوونی چەمچەماڵ شۆڕش تەکێ پیرەمەگرون تەقتەق و کەلار بەڕاستی جێگەی شانازی و جێگەی خۆشحاڵیە ڕەنگە بە ژمارە نەتوانم زۆر بەوردی پێدان بڵم بەس دڵنیاتانەکەم هەزاران بەتانی هاتووە بۆ ئێمە بۆم کەمپینە و دڵنیاتانەکەم تا ئێستا ڕەنگە بەشی 5-6 سیارەیەکی گەورە ئیڤیکۆ بەس پێڵا و پۆشاک و جلوبەرژی مناڵان و نەخێر ئەوە سێ سیارێکەمان پڕ کردووە لە دواوەیە تەمان کاری خۆبەخشیە هەموو چین و توێژەکان هاتوون بەشداریان کردووە بۆ پشتیوانی ئەم کەمپینە جگە لەوەی خۆمان زیاد لە 40 کەسین کەمپینەکە ئەوە دوو ڕۆژە لێرە کارەکەین زیاد لە 40 کەسیش لە کۆمیتەکانی یەکێتی و لە هەندێک ڕێکخراوی مەدەنی و لە هێزەکانی هەفتاوانە هاتوون پشتیوانیمانەکەن لە بارکردن و داگرناوی هیچ کەس وڵایەنەکانی وڵی لە ڕاستیە هەموو حیزب ویلایەتیایە ئێمە قیومان نییە حیزبایەتی لێرە بەهاناوەچوونی هاوڵاتیان گرنگە لێرە ئەوە گرنگە بڵین ئێمە هەموو پشتیوانی خەڵکی چەمچەماڵ و کەلار و پیرەمەگرون و تەقتەقین و بە تەنیا بەجیان نایڵین. پارە چەندێک هاتووە؟ لیژنەیەکی تایبەتمانەیە بە وەسڵ پارە وەرەگرێت 4-5 کەسن وەسڵەکەش بەڕاستیهی ئەم نەسوورەکەی وەسڵمان بۆ ئامادە نەکرا ئەمان وەسڵی حساباتیان ناوینەتێ بە ئەمانەتەوە لەسەر ئەو وەسڵی ئەوان پارە وەرەگرین ئەوەی کە هاتووە تا ئێسا وا ئەزانم 3000 دلار هاتووە بە دلار لەگەڵ نزیکەی 33 میلیۆن وابزانم 32 میلیۆن و 750 دەیخواالەکەی دەرنەکاو لەشیەوەش سپاسی مامۆسایانی ئاینیەکەین ئەمڕۆ بانگوازیان کرد لە مزگەوتەکان سوپاسی کەناڵەکانی ڕاگەیان و سۆشیال میدیاکەین سوپاسی یەک بەیەکی ئەو هاوڵاتی بەڕێزاناکەین من لە باتی کەمپینەکە دەستیان ماجەکەم سوپاسیانەکەم دەست بە سنگەواگرم کە ئەوەندە دڵسۆزن ئەوەندە بە ئیراردەن ئەمە ئەرچێکی نیشتیمانی و مرۆیی و ئەرچێکی ئەخلاقیە هیوادارم چەند کاتژمێنێکی ماوە خەڵکی کەش بێت هاوکاری بێنێ بە دڵنیاییەوە سبینێ بە قافڵەیەکی گەورە ئەم کەمپینە هەموو ئەو هاوکاریان ناگەێنێتە خەڵکی زیان لێکەوتوی چەمچەماڵ و شۆرش و تەکێ دەستەکانە خۆشەزە سپاس دەکەم ئەوەی کەی بینن هەمووان بە جۆش و خرۆشەوە دەستێنە شتەکانی خێن ناوبەر هەڵگیرەکەەوە هەمویان ئەڵێ بۆ ماڵی خۆیان یەکەن بە پیا و ژن و کش و کوڕەوە هەر هەمووی لێرە لە هەموو چین توێژەکە لە هونەرمەندایەتی کاگاسوە زۆری لاک دیاری ئەڵێ بۆ ماڵی خۆتانیەکەی چاومانجاوە ئەمە هەر بۆ ماڵی خۆمان بۆیان نەمەکرد بۆ شێوەیە بەڕاستی ئەوان هەموو براو خوشیە من لە دوێنێەوەمە خەریشین ئیشەڵا بە ئاسانی سبینە پێیان نەگات و ئیسفادەی لەکەن زۆر سوپاسی خەڵکی شاری سلێمانیەکەین سوپاسی ئێوەی ڕاگەیان کارەکەین کە بەڕاستی لە ڕێی ئێوە ئەم حەم لە قەرەباڵغە دروست بوو هیوادارین توانین بێتمان وەکو شاری سلێمانی شتێکمان کردبێ و کۆمەڵی هونەرمەندیشی نێمە لەگەڵ کۆمەڵی مامۆسایانی ئاینی و کۆمەڵی کەسایەتی جوانی و شارە توانیمانە بە هیلاکی نازانین لەبەرەوەی لە کاتێ نەگرێم ئەوەی کە هەیە کەمپینەکە بەردەوامی هەیە ئەگاوە کارمێنەکان بژێزێتەوە لێرە ئۆتۆمبیلەی تر وا پڕە بێت لەولاوە ئەو هەموو پێداویستیانەی لێیە کە لە هەموو پێداویستی لە خواردن لە ڕاخەر لە زۆپا لە هیتەر لە هەموو شتێکی تایە بۆیە هاوڵاتیان بەپارە بێ بە ماڵ بێ هاتوون هاوکاری ئەم کەمپینەیان کردووە بۆیە بەردەوام هاوڵاتیان دێنە ئێرە تاوەکو هاوکاریەکانی خۆیان بگەێنە
خەڵکی چەمچەماڵ بەم بێمە ئەم لاوە لەبەر کاسەکەم بەردەستیانمان گرتووە بۆیە چەند کاتژمێرێک ماوە بۆ کەمپینەکە داوا لە هاوڵاتیان دەکری ئەگەر شتێکیان ماوە بیهێنە ئێرە تاوەکو ئەوانی شاوکار بن لەو خێرەدا بۆ هاوڵاتیانی چەمچەماڵ و تەقتەق و پیرەمەگرون و کەلار تاوەکو ئەوانیش لەو دۆخی کە تێکەوتون زوو تێپەڕێن و کەونەوە سەر ژیانی یاسایی خۆیان.